السلام عليكم. باش وصيان خالص باشا تشاو كمي يا اخوة سلام عليكم. أوروكم والله ديدار وبرسيار معنا إن شاء الله خدمته يا تشاو كمي زور سباسكين بسم الله دەست إن شاء الله. صلاة على بدازان خوش إنسان من أمروج لديدارك تايبد لقل ما وصى عمر قلبي لقضايا شهر زورين هلبت پرسیارەکەم ئەوەیە کە مامۆستا عومەر بۆچی قەزای شارەزور و بە دیاریکراویش ئەم گەڕەکەی هەڵبژاردووە حتمما لە کوی بەرنامەکەدا وەڵامی ئەم پرسیارە دەداتەوە باز لە ئەزمموی ژیان و قۆناغەکانی ژیانی دەکات. فەرماوسەیە یەخوا سەلامەتی تۆ باشیت سی باشە یەخوا باش بیت. بە دیاریکراوی جەنابتان ئەم گەڕەکەتان لە قەزای شارەزور هەڵبژاردووە هۆکار چی بوو بە حەزەکەم لێرەوە دەست پێ بکەین و برنامجكمان. بناوی خوای بەخشندە سلام و رحمة الله. بناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس کاک دانیار دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنامەیە. طبعا ئێمە بەڕاستی من خۆم لە هەورامان لەدایک بووم 6 ساڵی تەمەنم لە شار خورماڵ و 1-2 ساڵێک لە هەڵەبجەی شەهید و 2-3 ساڵێک لە سیروان و تا 11 ساڵ بەم جۆرە تا کارەساتی کیمیابارانی هەڵەبجە و تا ئەو قۆناغە بچووکەی مناڵیم لەو هەورامان خورماڵ هەڵەبجەی شەهید سیروان تێپەڕاندووە بەهۆی ئەو شەڕ و شۆڕ و هەمومان نەزانین لەو زەمەنە حکوومەتی بەعس چی بەسەر خەڵکی کوردستانی هێنا. سەرنجام ئێمە لە دوای کیمیاباران و چوینە ئێران گەڕاینەوە سلێمانی ماوەیەکی کەم لە سلێمانی ماوەیەکی کەم لە عربەت دوای ئەوە هاتین لە هەڵەبجەی تازە گیرساینەوە. طبعا ئەو ساڵەی پێشەوەی لە هەڵەبجەی تازە بگیرسینەوە ئێمە لە دوای کیمیاباران چوینە ئێران لە ئێران بەڕێگەی قاچاقە بەڕێگەی قەندیل لە هاتینەوە سلێمانی لە سلێمانی هاوینێک نزیکەی 3-4 مانگ لە سلێمانی بووین خانومان دەست نەکە و زۆر سەخت بۆ کاتە سلێمانی چەند گەڕێکێکی کەم بوو و خەڵکی هەڵەبجە بەڕاستی یعنی وەکو قاچاق وا بووین هەمومان یعنی خەڵک تەنانەت شێوێرە خانومان بەکرێ پێ بدە لە زەمەنی باسا بۆیە ناچاراتین لە عربەت گیرساینەوە ئەو 4-5 مانگەی لە عربەت بووین ڕوبەڕووی کارەساتێکی سەخت بووینەوە خێزانەکە هەر هەموو شهید محەممەد و شهید ئەحمەدی برام دەستگیر کران و شهید کران. ساڵانی چەند بوو؟ مانگی 12 ئێمە مانگی 10 هاتینە عربەت مانگی 12 ئەم ڕووداوە ڕوویدا شهید محەممەد و شهید ئەحمەدی برام لەگەڵ شهید کێوان و ئەوانە ئیشەڵا لەگەڵ هەموو شەهیدانە پلیان بەرز بێتەوە لە بەهەشتا دەستگیر کران و دوای 6 مانگ شهید کران. دوای دەستگیرکردنی کاک محەممەد و کاک ئەحمەد بەعس و ئەمن هاتنەوە هەموو ئێمە خێزانەکە هەموو دەستگیرکان کاگە و بەکری برامیان دەستگیر کرد ئیتر بەهۆی هەواڵدانی 2-3 دراوسەوە ئێمە لە مەکتەب بووین لەو کاتە مناڵەکانی تر و من تەمەنم 11 ساڵ 12 ساڵ بوو دایکم و مناڵەکان و باوکم هەموو خۆمان شاردەوە بە دۆخێکی زۆر سەختە ئەو ساڵەمان تێپەڕان پێشەوەی بینە هەڵەبجەی تازە. سپاس بۆخوا لە چنگی بەعس بەشێک لە خێزانەکە ڕزگاری بوو بەشێکیش تووشی ئەو سزا و زەحمەتە و ئەو گیان فیدایە بووین کە ئیشەڵڵا لای خوای گەورە هەمووی وەرگیراوە و سپاس بۆخوا سەرنجامی حیزبی بەعس بینیمان چی بەسەر هاتووە پشتیوان بەخوای گەورە سەرنجامی هەموو زاڵ مستەمکارێک چ لە دنیا چ لە قیامەت وەکو سەدام و سەدامیەکانە بێت پشتیوان بەخوا. طبعا ئێمە دوای ئەو ماوەکەمە هاتین لە هەڵەبجەی تازە گیرساینەوە هەڵەبجەی تازە حیزبی بەعس دووسی کرد بۆ بدیلی هەڵەبجەی شەهید بۆی شتێک نەمێنە لەسەر نەخشە بە ناوی هەڵەبجەی شەهید و خورماڵ و هەورامان و سیروان و شارە زورەوە. طبعا ئەمە هیچ تاوانێکی خەڵکە فەقیرەکەی تیانە بوو خەڵکەکە ئەوەی دوای کوژران و دوای ڕاکردن و دوای هەڵاتن و دوای کیمیاباران و دوای پەرتەوازە بوون لە سلێمانی و شارەکان گیرسانەوە هاتن لێرە و بەعس زەوی پێدان خانوویانە کرد بەڵام بە سیاسەتێکی بەعسیانەوە بەڕاستی ئێمەش لەم کۆڵانەوە بزەبت ئەوە ماڵەکەمانە لێرە تۆزێکتر نزیکتری شەبینەوە لێرە گیرساینەوە. طبعا بەعس بەڕاستی ئەم هەڵەبجەی تازەی دروست کرد بۆ ئەوەی هەڵەبجەیەکی شەهیدی نوێ بێت بە ئوسلوبی بەعسیانەی خۆی. بۆ نمونە لە سەرەتای ئەم هەڵەبجەی تازە کە دروست کرا بێجگە خانووەکان و فەرمانگە و خزمەتگوزاری تیا دروست کرا بەڵام بە هیچ جۆرێ نەهێشت مزگەوتی تیا دروست بکرێت. من بیرمیێت هەڵەبجەی تازە دروست کرا لە 1970 هەتا 91 و ڕاپەڕینەکە بە هیچ مزگەوتێک نەبوو. خەڵک ناچارە بوو ئەوانەی کە حەماسەت و خۆشەویستی زۆر لە دڵیانە بۆ مزگەوت و بۆ نوێژ و بەتایبەت بۆ نوێژی جومعە بوو ناچارە بووین بچین بۆ زەڕایەن بۆ ئەوبەر کە 6 کیلۆمەتر زیاترە لە زۆرێکمانەوە بچین بۆ ئەوێ بۆ نوێژی جومعە. بەڵام بە خۆشحاڵیەوە پاش ڕاپەڕین
یەک مزگەوتەکان دروستکران تۆزەی کەش باسیەکەم طبعا خەڵک داوایە کرد هەندێک مامۆسای ئاینی هەندێک کەسایەتی کۆمەڵایەتی داوایانە کرد لە حیزبی بەعەث بەڵام ڕێگەیانەدا بەعەکسەوە ڕێگەیان بە بار و بە مەیخانەدا هەل لەم شارە یعنی شارێکی دروست کرد بەعەث بەبێ مزگەوت بەبوونی مەیخانە یعنی ئەیویست هەڵەبجەی شەهید لێرە دروست کاتەوە بە دیزاینێکی بەعسیانەوە بەڵام بە خۆشحاڵیەوە ئیرادەی خەڵک و بڕیاری خوای گەورە لەسەر و هەموویەوە بەو جۆرە بوو کە هەڵەبجەی تازە هەڵەبجەی شەهید ئاوادان بێتەوە هەڵەبجەی تازە بێتە هەڵەبجەیەکی تر بەو جۆرەی کە خەڵکی کوردستان و ئیرادەی خوای گەورە ئێوێ و خەڵکی مسلمانی کوردستان ئێوێ بە خۆشحاڵیەوە ئێستا هەڵەبجەی تازە نەوەک ئاوەتەکە حیزبی بەعەث نهاتە دی مزگەوتی تیانە بەڵکو توانم بڵێم زۆرترین مزگەوتی تیایە وابزانم ژمارەیان بۆ 20 مزگەوتیش زیاترە مامۆستا بە دیاریکە ئەمە جەنابتان لەم گەڕەکەیە ینی سەردەمی مناڵی و قۆناغی ینی گەنجێتی و ینی ئەزموتان لەم شوێنانەیە بوو چۆن بوو ینی ئەو سەردەمە چۆنی بوو دراوسێتی پەیوەندی کۆمەڵایەتیەکان لەگەڵەوەی زوڵم مستەمر کە باسی شکر چۆن ینی گوزەران چۆن بوو و کات ئێمە لە هەشتاونۆ لە نەوەت هاتیینە ئەم ماڵمان بوو ئەلێرە هەتاوەکو 2003 لێرە بوون یعنی تقریبا نتوانم بڵێم 12 ساڵی تەمەنکە و 12 ساڵە گرنگە و لە زاکرە ئینسانە ئەمێنێتەوە لێرە گوزاران دوومانە و لێرە لەگەڵ ڕەفیقەکان و دراوسەکان و ماڵی خوعافیکە مامسەی نەسرەدین بوو ئەو ماڵی مامسەی ئەحمەدە بەس ئێستا ئەوان لێرە نەماون زۆرینەی دراوسەکان دراوسە کۆنەکان نەماون خەڵکی بەڕێزی تر لێرەیە ئەو ماڵی مام کەریم بوو حاجی کەریم خوعافیکە و ئەو ماڵی دراوسەکانی تر یەک بەیەک لێرە لەگەڵ ڕەفیقەکان و مناڵان بەیەکەوە چون بۆ قوتابخانەی نزیکی کیلۆمەترێک لێرەوە دوورە قوتابخانەی سەرەتا خورماڵی ناو بوو وە گوتمان ئێرە بۆ بەدیلی هەڵەبجەی شەهید و خورماڵ دروستکرا دوایی گۆڕا بۆ وابزان قوتابخانەی هەتاوە ئەوە قۆناغی سەرەتایی 5 و 6 ابتیدایم خوێند دوای ڕاپەڕین و ساڵێکی پێش ڕاپەڕین و ساڵێکی دوای ڕاپەڕین پۆلی 6 و قۆناغی ناوەندیش تۆزێکی ترەچین بەرە قوتابخانەکە ناوەندی و ئامادەیم لە ئالان تەواو کرد کە ئێستا بزانم ئامادەی شەهید دانایە طبعا لێرە بەڕاستی لە ساڵێکی نزیکەی ساڵێکی هەر زەمەنی بەعەث بوو ئێمە نیمچە قاچاقیش بوون خۆشمان هەر یعنی ئەترسانی لەوەی 8 دقیقە حکومەتی بەعەث بێت و دەستگیرمان کاتەوە طبعا بەڕاستی دۆخێکی زۆر سەخت بوو یعنی هەموو ئەوانەی کە لە بیرمانە بەڵام مەگە و گەنجانەی لە دوای ڕاپەڕین دروست بوون یعنی قورسە ئەگەر لەو کاتانە ژیابی تەسەووری کەی زمانی حزبی بەعث چەند زمانی ترس و تۆقین بوو سپاس بۆخوا بە ڕاپەڕین هەموو ئەو ترس و تۆقینە تەواو بوو مەسەلەن بۆ نمونەیەکی زۆر بچووک طبعا ئەو شارانەی کە حکومەت زیاتر لیانە ترسا سیاسەتەکانی خۆی زیاتر یعنی ئەچەسپاند بەسەریانە بۆ نمونە ماڵە و ماڵ بەعسیەکانە گەڕان لە ڕێگەی مختارەکان و هێندە لە مختارەکان بەڕێز بوون لە هێندێکیان بەڕاستی خراپەکار و باسی بوون ئەگەڕان بۆ نمونە ئەبوو تۆ لە هەموو ماڵێکە لە هەیوانی هەموو ماڵێکا و خانوانەی شەرقی بوون هەیوانیان هەبوو لە هەیوانی هەموو ماڵێکا ڕسمێکی سەدام هەڵواسی من دایکم جارێکیان بیرمیێت ئەمەشم لە کتێبی کێوان گێڕاوەتەوە یەک دوشتی کەش کە باسم کرد لە کتێبی کێوان باسم کردوون بیرمیێت مختارەکە هات مختارەکە ئێمە ناسی بەزەویش ناچار بوو تیدا دەمەحتاب ئەو بڕسمتان هەڵنەواسیوە وتی ڕسمی سەدام بوو هەڵواسم کاکە ماوە ماڵە و ئێمە ژین و لێرە و ڕسمی سەدام بۆ چیە وەڵا هەڵی ناواسم کەمی پێ نەکردوم تاوەکو ڕسمەکەشی هەڵواسم وتی بەخوا دادەمەحتابەوە پێمان وتراوە ئەبێ هەڵی واسی دوای ڕۆژی دوایی هاتەوە چکە هینێکە بوو بۆنەیەکی حیزبی بەعەث بوو ڕۆژی دوایی هاتەوە وتیەوە دادەمەحتابەڵە نەواسیوە وتی نەوەڵا ڕسممان نییە کاکە ڕسمی چی هەڵواسم وتی دەوە ڕسم بۆ هێناوی ئەوە ڕسم هەڵی واسە خوا دادەمەحتاب ڕجاءن هەڵی واسە وتی باشە لە خەمی ئێوەشا بووانی خەمیەوە بوو خۆی خەمی خۆی وەزیفەکەی و ئەوانە وەڵا ڕۆژی دوای ئەوە ژاتەوە بزانێکی هەڵیواسیەوە کێ هەڵی نەواسیوە ڕسمی سەدام دایکم بە پەلەپەر ڕسمەکەی سەدامی هەڵواسی و سەیری نەکرد بوو بزانێ ڕێکە یا سەر و خوارە بەلای گرنگ نەبوو ئەوەنە بەڕقەوە یعنی ئیشەکەی جێبەجێ کرد بوو سەیرەکە ڕسمەکەی سەدام سەر و خوارە ئەو پیاوەی کە هەن ناسراویشمانە مختارە پیاوێکی چابووتی دادەمەداوە چی کردو بۆ خاتری خۆوە ئەو ڕسمە هەڵ نەواسیە باشتر وتی بۆچی بۆتی سەر و خوار هەڵواسیوە ئەو ڕسمە بوو کە سەدامش لە کوردیەکانی لە بەرای ئاوا سەلامەکە ڕێک سەر و خوار هەڵیواسی ئەوە زەمەنی سەدام بوو بەڕاستی زەمانێکی پڕترس و تۆقین بوو شەڵایمە وردەودا قۆناغەکانی دیکە و ئەزموونەکانی دیکە باسەکەی بەڵێ ئێمە لە دوای ڕاپەڕین بەڕاستی مەجموعەیە مناڵی زۆر بەڕێز و محتەرەم کە ئێستا زۆرێکیان لە شوێنی جیاجیان و لە وڵاتە خزمەتەکەن
هەم لە مەکتەب بەیەکەوە ئەچوینە خوێندنگە و هەم ئەچوین بۆ مزگەوتێک لێرە کە تەبعاً مزگەوتەکان چۆن دروستکران لە دوای ڕۆخانی سەدام و دوای ڕاپەڕین خەڵکی دڵسۆز و پاک و چاک سەر ئەوەی خەڵک خۆی هەژار بوو هەوڵەدا ئەم خانوانەی کە هەن هەر ڕێگەم خانوانە خان و یەک دوان یا کڕات و بەیەکەوە دیوارەکانی ناوی ئەڕوخێنرا و هەر بە شێوەیەکی زۆر سادە بە مزگەوتێکی زۆر سادە تر نە دیزاین و منارە و نەگومەز و نە هیچ شتێ هەر خانووەکە خۆی يعني بیرم یاد یەکەم مزگەوتی ڕاشیدین بوو دوای ئەچینە لای مزگەوتەکەش عليك السلام ورحمة الله بەخێر بێ کاک واحید گیان باشی شکر یاخوا بەخێر بێ تۆ باشی تەندروستی باشە ماڵ مناڵ باشن سلام علیکم برای عزیز تۆ باشی تەندروستی باشە ئێوە باشن چاوم ڕوون برای عزیز ڕەبی ئاودان بێ ماڵی خۆشەویستی خۆمە سپاس دەکەم یا واحید گیان ماندوو نەبی ئێوە باشن بەشحاڵم سپاس دەکەم ئەمرێک نییە يا سلامتي كان واحد سامرون بس حالبهم يوم برنامج يعني هاي بيام هنا يوم بويره هند قسم بكم يا سلامتي امريكانيه قال قلبي اكيد سلام به لا خزان قالوا بسوت مزگەوتەکان كان اواد روسك مزگەوتی اخلاصي جمعي استبويسين هر خانويك بو دیوارەکانی ناوی ڕوخێن رابو خەڵکی باش و مسلمانی ئەم گەڕەکە ئەو مزگەوتیان دروست کردەوە و مزگەوتە بەڕاستی تر بێجگەلەوە من هەر لە سەرەتای مناڵیمەوە بەهۆی شەهید محەممەدی برامەوە خوا یان خۆش بێ و دەرەجیان بەرزکاتەوە لەگەڵ شەهید ئەحمەد هەر ئەهلی مزگەوت بووین باکشم دەستی یەگرتین بەڕاستیار بە لە 5 ساڵیەوە تەسلیمی مامۆسای مزگەوتیە کردین مەسەلەن ئێمە سەرەتا لای خوای گەورە عەفویکە لای مامۆستا سەینووری دەرسمان پێکرد بە دەرس و قورئان و مزگەوت و نوێژ و ئەوانە ئەو مزگەوت ئەساسیاتی دینەکەش لای باوکم فێر بووین لای دایکم فێر بووین لای براکان بەڵام لێرەش ڕۆڵی زیاتر بوو بەڵێ ئێستا چینە مزگەوت گەورەش بۆ فراوانیش بۆ ماشاءالله لەوێ قۆناغی با بڵێن 15 ساڵی و 16 ساڵی و دەرس و دەورمان زیاتر زۆر باش مامۆستا عومەر ڕۆڵی مزگەوت دەرس و دەور چ ڕۆڵێکی هەبوو لەوەی کە وەرچەرخانێک یاخود نوێکاریەک یاخود بێتە هەوێنێک بۆ باشتربوونی قۆناغەکانی ژیانی تۆ حتمما ئێستا لای مزگەوتێکی شۆ پێشتری ئاماژەت پێکرد پێما بێت سەردەمی لاوێتیت لەم مزگەوتەدا بوو ئێستا ئەم مزگەوتە ناوی مزگەوتی مەلا عەبدولکەریم داڕیسە پێشتر ناوی مزگەوتی ئیخلاص بوو هەردوو ناوەکە ناوێکی جوان و پیرۆزن و مەلا عەبدولکەریم دەڕیس زانایەکی گەورەی میلەتی کوردە و جێدەستی زۆر دیارە لە بواری ئاینی و مێژوو و ئەدەب و شەرع و خوای گەورە لە پلەی بەرزکاتەوە لە بەهەشتا تامان لەم مزگەوتە ئێستا مامۆسای ئەم مزگەوتە مامۆستا مەلادارایە لێرە سڵاوم بۆی هەیە و تەبان ئێمە کاتەکە جۆرێکە کە کاتی نوێژ نییە مامۆستا لێرە ببینین لەگەڵ مامۆستادارە و لەگەڵ مەجموعەیە گەنجی تر لێرە بەیەکەوە بەڕاستی دەرسی قورئانمانە خوێن بابەتە سەرەتاییەکانی بابەتە پەروەردەییەکان بابەتە ئاینیەکان و ئەوەی بۆ ئەخلاق و ڕەوشت و ئیمان و عیبادەتی هەر مناڵێک و هەر گەنجیان گرنگە سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت بەڕاستی نەک قسەی ئێمە بێ ئێمەی موسڵمانی مولتەزیمی پابەند ئێمەی خەڵکی موسڵمان بە شێوەیەکی گشتی ئەوە باس و لێکۆڵینەوە زانستیەکانیش ئەمەیان سەلماندووە کە لە هەر کۆمەڵگەیەکە گوتاری ئاینی بەهێز بێ ئاین ڕۆڵی هەبێ لە ڕێخستنی ژیانی ئەو کۆمەڵگەیە ئاین ڕۆڵی هەبێ لە دروستکردن پەروەردەکردنی مناڵان و گەنجان لە کاریگەری لەسەر دەروون و لایانی معنەوی خەڵک ئەو کۆمەڵگەیەکی سەلامەتە ساغ و تەندروستە لە ڕووی نەخۆشیە کۆمەڵاتیەکانەوە لە ڕووی تاوانەوە لە ڕووی خراپەکاریەوە کۆمەڵگەیە گوتاری ئاینی تایە بەهێز بێ پەروەردەی ئاینی تایە بەهێز بێت چ لە قوتابخانە چ لە مزگەوتەکان چ لە سەنتەر و ڕێکخراوەکان ئەو کۆمەڵگەیە بەکارهێنەری مادەی هۆشبەرتیایە کەمە زییناتیایە کەمە داوێن پیسیتیایە کەمە دزیتیایە کەمە قۆڵبڕین و کوشتنتیایە کەمەوە من ئەتوانم بڵێم هەرێمی کوردستان سەرڕای لاوازی دامەزراوەکان سەرڕای لاوازی یاسا سەرڕای لاوازی دەستگاکانی پۆلیس و ئاسایش بەڵام بە بەراورد بە ژمارەی دانیشتوان کەمترین ڕێژەی تاوان و خراپەکاری تایە وەرە تەماشەی بۆ نمونە بەکارهێنەری مادەی هۆشبەر بکە بەڵام خۆمانای نییە هەر ئاوا ئەمێنێتەوە ئەگەر خەڵک یعنی وشیار نەبێتەوە و ئەگەر دامەزراوەی حکومیش بە ئاراستەی بەرژەوەندی خەڵکی کوردستان و پاراستنی دۆخی کۆمەڵایەتی و ژیانی خێزانی خەڵک کار نەکە مەرج نییە بۆ جۆرە بمێنێتەوە تۆ تەماشاکە بەکارهێنەری مادەی هۆشبەر بەراورد بە وڵاتی ئێران و وڵاتانی دراوسێمان کەمترینە ئەوانەی ئالوودە بوون بە مادەی هۆشبەر ژمارەیان زۆر کەمە ئەوانەی کە گیرۆدە بن بە تاوانە جۆرا و جۆرەکان چنە زیندانەکان ژمارەیان زۆر کەمە ئەو مناڵانەی دایک و باوک لە دەسەدان یا دایک و باوکیان دیار نییە لە کوردستانە ژمارەیان زۆر کەمە
ئەو بەساڵاتچوانەی کە ناچارە بن بەهۆی کێشەی کۆمەڵایەتی یا بە هەر هۆکارێکی تر خانەوەدەکانیان لەدەستە دەن و ناچارە بن بچنە ماڵی بەساڵاتچوان ژمارەیان زۆر کەمە و دەیان تاوانی تر ئەگەر بیان ژمێرین کات زۆرە بە ژمارە لە هەرێمی کوردستانە لەم ڕۆوە کەمە ئەبێ خەڵکی کوردستان لە خۆمان بپرسین ئەرێ هۆکار چییە هەرێمی کوردستان سە ڕای خراپی سیستەم و حکومەت و حکمڕانی و بژێ و ژیان و ئەوانە هێشتا دۆخمان باشە دۆخی کۆمەڵاتی باشە هێشتا دۆخی خێزان باشە هۆکارەکە بە هێزی گوتاری ئاینیە ئەبێ هەمومان بیرمان لای ئەوە بێ بەڕاستی مناڵەکانمان بەتابەت لە قۆناغی مناڵی و هەرزەکاری بنێرینە مزگەوتەکان بنێرینە سنتەرەکانی قورئان بنێرینە شوێنە پەروەردەیەکان تا ئینسانی باش و ساڵح دروست بێ ئینسانێک دروست بێ پەیوەندی نێوان خۆی و خوای خۆی پەیوەندی نێوان خۆی و خەڵک پەیوەندی نێوان خۆی و دایک و باوک پەیوەندی نێوان خۆی و کۆمەڵگا بە شێوەیەکی عاقڵانە و تەندروست دابڕێژێتەوە بەو جۆرە هەم خوا لێ رازی بێ و هەم خەڵکیش لێ رازی بێ ینی مامۆستا عومەر تۆ پێت وایە ئەوەی کە باست کرد مزگەوت ئەو ڕێگە ڕاستە بوو کە فێری هەموو شتە باشانەی کردی بۆ ژیانی خۆت 100% ئەوەی من یعنی زۆر ناخۆشترین شتەوەی بەڕاستی باسی خۆت کرد من لە ئەوڵی بەرنامەکەەوە پێم وتن کە یعنی خۆزگە ئەم بەرنامە نەبووایە و ئینسان نێت باسی ژیانی خۆی بکات بەڕاستی سروشتی بەرنامەکەەوە سروشتی کاری میدیای ئێستا بۆ جۆرەیە ئەبێ هەمومان گوێ لە ژیانی گەورە پیاوەکانی مێژوو بگرین هاوڵەکانی پێغمبەری خوا درودی خوای لەسەر بێ ژیانی پێغمبەران کە پڕیەتی لە دەرس و عیبرەت و حکمت کە ئینسان تایە سوود وەرەگرێت بەڵام ئەکرێ ئێمە نمونەی واقعی ژیانی خۆمان باسکەین ئەوانەی کە لە بوارێکا جێدەستیان دیارە بۆ ئەوی مناڵەکانمان چاویان لێ بکەن چاو لە هێندێ ممەسیل و ئەکتەری بیانی و ئەوانە نەکەن ئەم پەیامانەشی تایە ئەم جۆرە بەرنامانە طبعا هەم ئەوەی کە من ئەگەر یەک چاکەم تیابێت لە ژیانما یەک سەرکەوتن تیابێت لە ژیانما هەمووی بەرهەمەکەی فەزلی خوای گەورە و بەرنامەی مزگەوتە کە الحەمدوللا دایک و باوکم هەر لە مناڵیەوە تیانگرتوم بردومیانەتە مزگەوت بە فێر بووم و دروست بووم هەر لەوێشەوە یعنی ئەو قابلیەت و توانایانەت یا دروستە بێ بۆن منە درێژە بە خوێندن بدەیت واگەر ناڕاستە هەموو پیشەکانی تر پیرۆزن بەڵام تۆ لە هەر بوارێکە بۆ نمونە تاوکو خوێندەوارتر بی بڕوانامەت زیاتر بێ شارەزاتر بی قابلیەت هەبێت توانایی زیاتر بێ توانای خزمەتکردنت زیات ئەو قوتابخانەی کە سەرەتایی لێ خوێندەوە هیچ یادەوەری شتێکی لەم قوتابخانەیە خۆش باماژەی پێ بکەین من یەک ساڵ پێش ڕاپەڕین یەک ساڵیش دوای ڕاپەڕین لەم قوتابخانەی ئەو کاتە ناوی خورماڵ بوو پێش ڕاپەڕین دوایی نامدرا ئێستا ناوی هەتاوە پۆلی 5 و 6 سەرەتاییم لەم قوتابخانەی خوێند بەڕاستی مامۆستای زۆر باشی بوو یەک لەوانە مامۆستا ستێق و مامۆستا جیهان و مامۆستا دولبەر و ببورن مامۆستاکانی کە ئەگەر هەموویم لەبیر نەبێ بەڕاستی لێرە یعنی یادەوری زۆر جوان و خۆشم هەیە لە پۆلی 5 سەرەتاییە لەم قوتابخانەیە سپاس بۆ خوا تەمان هەردوو ساڵەکە یەکەمی پۆلەکە بووم لە پۆلی 5 لە زەمەنی سەدامە شتێک هەبوو پێوترا قدوەی پۆل سەرمەشقی پۆل پێشەنگی پۆل لەسەر بنەمای زیرەکی دەستنیشانەکرا و هێندە جاریش بەدەنگدان بوو من هەردوو ساڵەکە لێرە سەرمەشق و قدوەی پۆل بووم طبعا لە فەزلی خوای گەورەوە کە قۆناغی هەم سەرەتایی هەم ناوەندی هەم ئامادەیم بەسەرکەوتووی بڕی الحەمدولىلا قۆناغەکانی دیکەی خوێندەکەی شەکرێ بچین لە قۆناغی ناوەندی و ئامادەیی کە لە قوتابخانەی ئالان بوو باشە و دوای ناوەندی و ئالانیش دیسان هاتمەوە لەوێش بوومەوە بە مامۆستا ئەوەش باسە لە ساویاخوا باوڕێ فەرموو مامۆستا عومەر لەو مەکتەبەی کە پێم وابێت ئامادەی لەم قوتابخانەیە بووە بەڵێ دواتر بوویتەوە مامۆستاژە لەم قوتابخانەیە بۆمان باسکە ێزمموی خۆت لەم قوتابخانە طبعا ئەمە دوانەوەندی ئالان بوو بەڵێ دوای دوانەوەندیەکەەوە زەمێسە لێرەش نەماوە بۆتە ئامادەی جاکراوەوە ناوەندی و ئامادەی و بەتە ئامادەی شەهیددانا لێرە دواناوەندی ئالان من لە یەکی ناوەندیەوە دەستم پێکرد تاوەکو پۆلی شەژواتە پۆلی دوانزەواتە لە پۆلی حوتەوە بە زاراوەی ئێستا تا پۆلی دوانزە لەم خوێندنگەیە بووم ئەو کاتە بەڕاستی مەجموعەیەکی زۆر مامۆستای باش و بەڕێز و بەڕێوەبەری باش و بەڕێز و قوتابی زۆر ئەزیز و خۆشەویست هاوڕێ بەیەکەوە لێرە من خوێند من یادەوەری زۆر خۆش یەک دنیا یادەوەری 6 ساڵی تەمەن لەم قوتابخانەیە یاریکردن و دووگۆڵی و بەیەکەوە و سەیرانکردن و سەیرانیکردوا بوو بیناکە هەرە و بینایەیە تێک نەدراوە بەستر ئەوە گژوگیا و ئەوانە نەبوو تۆزێت تەرتیب و چیمەن و ئەو شتانە هەبووە بزانم ئێستا لەوە چێ فەرمانگەیەکی تیابێ ئێمە لەم قوتابخانەیە لەم دوانەوەندی ئالان لە پۆلی حوت تا پۆلی دوانزەم خوێند لە
شکر بۆ خوا و سپاس بۆ خی گەورە لە پۆلی حوتوەشت لە معفووە عام هەبوو ئەوسا بەخشینی گشتی هەر قوتابیەک بیتوانایە لە پێش قۆناغی ئیمتحانی کۆتایی تاقیکردنەوەی کۆتایی نمرەکانی هەمووی لە سەرونەوەتەوە بوونایە وازم نەوەت بوو ئەبەخشرا لە تاقیکردنەوەی کۆتایی من هەردوو ساڵی پۆلی حوت و هەشت پۆلی 1 و 2 ناوەندی بەو جۆرە بووم قوتابیەکی بەخشاو بووم لە تاقیکردنەوەکردنی کۆتایی پۆلی 9 و 10 و 11 و 12 بە سەرکەوتوی سپاس بۆ خوابڕیمان و دوای ئەوە دوای پۆلی 12 لە کۆلێجی کارگەڕووی ئابووری وەرگیرام ئەڵبەت لە پۆلی 12 بەڕاستی نمرەی باشم نێنا هۆکاری زۆر هەبوو تەنها 72 هێنا بەڵام لە زانکۆ و لە دوای زانکۆ قەرەبووم کردەوە سپاس بۆ خوا بە کالۆرۆسم خوێند لە زانکۆی سلێمانی و دوای ئەو لە کۆلێجی کارگەڕووی ئابووری دوای ئەوەش ماستەرم خوێند لە بەڕێوەبردن و دوای تەواوکردنی قۆناغی زانکۆ و بە کالۆرۆس گەڕامەوە بۆ پیشەی پیرۆزی مامۆستایەتی دەستم پێکرد طبعاً لە 2003 تا 2015 من مامۆستا بووم 2 ساڵی سەرەتا لە هەڵەبجەی شەهید بووم لە ئامادەی دواناوەندی باڵام بۆ دوای ئەوە ئەم لە دواناوەندی ئالان مامۆستا بووم دوای ئەوە لە دواناوەندی تەنیشتی ئەم مەکتەبە لەوێ مامۆستا بووم دوای ئەوە لە ئامادەی شەهید سەرچڵ دوای ئەوەش لە سلێمانی دوای ئەوەش لە زانکۆ 2 ساڵ مامۆسای وانەبێژ بووم طبعاً لەم خوێندنگەیە لەگەڵ ئەوەی کە هاتین بۆ مەکتەب پۆلی 7 پۆلی 1 و 2 3 ساڵانی 92 93 و 94 دوای ڕاپەڕین یا دەوری زۆر خۆشیشم لێرەیە ئەو بینایی ئەوبەر بینایەکی بوو بارەگای تیپی 97 بزوتنەوەی ئیسلامی تیا بوو ئەو کاتە طبعاً لەوێ یادی بەخێر پلە و پایەی لە بەهەشتا بەرز بێتەوە خی گەورە لە گوناهەکانی خۆش بێ شەید ئاسۆ بەرپرسی تیپەکە بوو پیاوێکی زۆر نورانی پیاوێکی بۆ خوا سڵحاو چاک خزمەتکاری خەڵکی ئەم منتیقەیە طبعاً تەنانەت من بیرمیەت حیزبەکانی با بڵێن حیزبەکانی غیرە ئیسلامی کە لە دوای ڕاپەڕین بەداخەوە دەستیان کرد بە تاڵانکردنی سەرۆت و سامانی ئەم میلەتە تەنانەت کارگەیەکیان بە کاملی هێنابوو لە دەربەنی خانەوە یەکێک لە حیزبەکان پێویست ناکە ناوی بڵێم ئەویست ئاودیوی کە حیزبەکەی تر طبعاً وەتمۆحی ئەوەی بەشی ئەویتیانە ڕێ لێگرتە بوو 3-4 سیاری بارهەڵگری گەورە بوون کارگەکان هەموو لەسەر بوو ئەوەندە ناکۆک بوون بەیەکەوە متمانیان بە یەک نەبوو لا یەک داینن هەتاوەکو سڵحەکەیەکان هێنان بۆ بارگای بزوتنەوە بە پاساوی ئەوەی بیپارێزێ و تا بیگەڕێنەوە بۆ شوێنەکەی خۆی بەڵام دوای نەمانزانی چی لات 3-4 ڕۆژێک لێرە بوون ئەو بار هەڵگرانە و کارگەکەش سپاس بۆ خوا یعنی ئەو کاتە تیپی بارەگای ئیسلامی بەڕاستی بارەگای متمانەی خەڵک بوو تا ئێسش هەروایە و پارێزەری سەرۆت و سامانی خەڵک بوو و شوێنی دەرس خوێندن بوون ئێمە لێرە کە مەکتەبمانە کرد لەوێژە چوین بۆ قورئان خوێندن لەگەڵ شەهید ئاسۆ بەڕەحمەت بێ لەو قۆناغەوە ئەتوانم بڵێم لە 92ەوە کاری سیاسیم دەست پێ کرد لەگەڵ کاری ڕێخستن لە بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتە طبعاً بەڕاستی حەزەکەم یادەوەرێکی خۆش ئێستا باسکەم لەگەڵ ئەم خوێندن و ئەم کاروبارانە لەگەڵەوە شای ئیشمە کرد لە بازار لە بازاری سیروانەکان تۆزێکی ترەچین و چایخانەکەشە بینین ئەمە چایخانەمان هەبوو تەنها بازارە تەنها چایخانەی ئێمەتیا بوو نزیکەی 6-7 ساڵ لەگەڵ ئەوەی یەک تاقی تەواو هاتم بۆ خوێندنگای یەکسەر لێرەوە چوومە بۆ چایخانە ئەو کاتانش کە دەرفەت هەبوو سەردانی بارەگامە کرد لە چایخانە بووم ئێوارەیەکیان 92-93-94 باردۆخی خەڵک زۆر خراپ بوو قەیرانی دارایی هەبوو گەماڕۆی ئابووری هەبوو وە کێشە و گرفت زۆر بوو خەڵک بە ئاسانی پاروەنانێکیشی دەست نییەکە و زۆربەی کات لەم بارەگایە بەڕاستی خواردنمان نان و دۆ بوو نۆکاو بوو نیسک بوو ئاو شتە زۆر سادانە بوو یعنی ئێوارەیەکیان شەهید ئاسۆ بەڕەحمەت بێ کەسێکی بە پاسکی لێک ناردوو بە دوامان کاک عومەر یادی بەخێر سڵاوم بۆی هەیە ناردوو بە دوامان ناوتبووی بە عومەر بڵێ ئەم ئێوارەیە بێت لای ئێمە نان و خوا داوەتە زۆرم پێ خۆش بوو وتم خوای داوەت بێت چیانە بێ وەڵا کە هاتم لێرە گۆشتەکە خۆ گۆشت و مریشکۆوانە نەبوو لێرە شەهید ئاسۆ و تیپەکە کەروێشکیان بەخێوە کرد لەو ساحەیەکی گەورەی هەیە مەجموعەی کەروێشکیان سەر بڕێ بوو ئێوارە داوەتی ئەو کەروێشکانە بووین یعنی خواردن و ئەوانە یعنی ئەمە چیمان پێ ئەڵێ لەمەوە یعنی ئەو کاتانەوە ئێستاش تەنانەت ڕێژەیەکی گەورە لە ئاست پاکێتی و دڵسۆزی و خەمخۆری بۆ کار و بۆ پیشە و گوێنەدانە پلە و پۆست و ئیمتیاز و پارە و ماڵی دنیا ئەبێ ئەو ڕێژەی کە هەمانە دەستی پێوە بگرین
بە تایبەت کۆمەڵی دادگەری ئەندامەکانی ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەو سەرەتا جوانانەی ئیمان و ئیسلامەتی و دڵسۆزی و خواناسی و لە خۆبوردویی و خاکێتی ئەوەی هەمانە دەستی پێوە بگرین ئەوەی لە دەستمانداوە بۆی بگەڕێنەوە پشتیان بەخۆی شەوە دەستەکانە خۆش بێ پێم خۆشە بچین ئێستا ئەچینە ناو بازار شوێنی با بڵێن 6 ساڵ کارکردنمان وەک لەوێ چایخانەیەکمان هەبوو لەوێ کارمانەگرت پەیوەندیشمان لەگەڵ خەڵک زۆر بوو زۆر باش باسکی پێش تۆزە گفتوگۆکەی زۆر باش فەرموون مامۆستا عومەر چەند ساڵێکیش پێما بێ لەم بازاڕەیە بووی دەست بێ لەم بازاڕەیە و کار و سەلام ڕەحمەت الله برای عەزیزم چاوەکەم چۆنی بۆ من لەگەڵ ئەوەی با بڵێن ئەچوینە مەکتەب تۆزە ئەولاتەوەی نۆ قوتابخانە ڕێگەکە نەگرینەوە ئەچوینە قوتابخانە هەمیشە تاقێکیش لە دوکان بووی چایخانەمان لەگەڵ خوێندنەکەیە ئەمە بازاڕی سیروانەکان بەڵە لەگەڵ خوێندنەکە علاقەیەکی زۆرمان هەبوو لەگەڵ ئەم دراوسیانە لەگەڵ ئەم خەڵکانە ینی ڕۆژانێکی خۆش بوون پەتابەر ئینسان ئیشەکە جوڵێ کار و کەسابەتەکە سوپاس بۆخوا قوتی حەڵاڵی خۆی بەدەستی خۆی پێیاکە ئەو نیعمەتێکی گەورەیە چایخانەکەمان ئەلویا بوو من و بەختیاری برام و عوسمانی برام بەیەکەوە ئیشمان پێ کرد بەعفوی کە باوکیشم دروستی کرد بەڵام باوکم هەر هێشتمان ماوەیەکی کەم زۆر کەم ئیشی تیا بکەیت خۆمانی دارەمانە کرد چایخانەکە لەو بەروێ ساهاتۆتە ئەم بەرەشینە چایخانەکە و دوو چاشە خۆین زۆر باش سلامت یاخوا بەڵێن گیان سلامت بیاخوا چۆنی کاک بەڵێن گیان یاخوا خۆشەویستی کەلەبەبووی و کاتە مناڵبووی ماشەڵڵا هەسە پیاهێکی گەورەی خوا یاخوا بەخێر بێتەوە خوێندنت تا کوێ خوێند لێرە لێرە وڵا جامیعەم تەواو کرد لێ پەرستاری خوێنم ماشەڵڵا باشترین ڕۆشتن بۆ خارج ئەوەیە کە لەوێ بخوێنی زۆرم پێ خۆش وڵا بەس لە خوێندنەی بێتەوە ئینا ئیش پێی ئافرین دکتۆر بەڵێ ئیشیش مبارەکە بەس لەوە مبارەکتر خوێندنەکەی یاخوا سەرکەوتووی کاک بەڵێن گیان چامڕۆ لە ئەڵمانیادا برای عەزیز سەلام فەرمی قوربان مامۆستاگیان باشی تەندروستی باش مامۆستاگیان برای عەزیزم تۆسۆی باشی برای عەزیز چامڕۆ وەڵا چینە ژوورەوە ئەمەیانی کێن چایخانە دانا کاک زاناگیان چۆنی کاک زاناگیان ئەم چایخانەی منە بۆ داگیر کردووە کاک زاناگیان کا حسەینگیان باشی کا حسەینگیان حاڵێت تۆ باشی تەندروستی باشە ئێوە باشن وەڵام پێم خۆش ببینین کا حسەینگیان سەلام عەلیکوم چۆنی خۆشەویستان باشی برای عەزیزم چاوەڕێ مامۆستاگیان بینی لە ڕێگاکە هاتین وە لێرەش پێنجە کۆمەڵایەتەکان زۆر گروتین و خەڵکێکی زۆر پێشوازی ئەکات بۆی ئیشوکاری ڕابردووتەوەیە پەرلەمانتاریەوە کار چی ینی وەڵی هۆکارەکە ئینسان دانیار ئەگەر خۆمان بناسین خۆی خۆمان بناسین یعنی کەمترین ئەخلاقیاتی ئینسانی پەیڕەوکەین ئەبێ ئینسان لە خۆی نەبووڵێ پلە و پۆست هیچ لە من زیاد ناکە یعنی هی ئەوە نییە بەهۆی پلە و پۆستەوە ئینسان خۆی لە خەڵک جیا بکاتەوە کەمەسەن لەگەڵ ئەم کا حسەینە بەیەکەوە بوون ئێمە چایخانەمان هەبوو لەوبەر کا حسەینیش عربانێکەوە عربانێکی سووری ئاسنە هەبوو ئێستا نەوماوە یعنی چ هۆکارێکەوە من کا حسەین ببینم خۆمی لێنە ناسکەم چ هۆکارێکەیە کێڵێ کا حسەین بۆ خەڵک باشتر نییە لای خوای گەورەش پلەی بەرزتر نییە و خوا زانێ هەموو ئەو خەڵکانەی تریش جیاوازی ئینسان لای خوای گەورە تەنها بە تەقوایە تەقواش کەس نازانێ کێ متەقیە و کێ متەقی نییە ئەوە یەک دووەم بەنسبەت خەڵکیشەوە کێ خزمەتکاری خەڵک بێ کێ ئینسانێکی باش بێ ئەوە باشترە و پلە و پۆست و بەرپرسیارەتی تەنها بۆ ئەوەیە کە ئەو کاتە باشە کە ئینسان ئەرکەکانی بەباشی جێبەجێ بکە جا خوای گەورە ڕەحمان لێ بکە ئێمە لە داهاتوو ژەرکەکانمان بەباشی جێبەجێ بکەین پەرلەمانتاریش وای کردووە کە زیاتر لە نێو خەڵکا بیت بەدەم کێشەگرفتی خەڵکەوە بیت یان خەڵکی ڕوو تێ بکات تەلەفۆنی بۆ بکات کێشەیە شتێکانێت هەردوو جۆرە پلە و پۆستەکە یعنی شێژی کارکردنی تایە پێش ئەو پۆستەکە چی بوو؟ پۆستی بەڕێوەبەری گشتی چاودێری کۆمەڵایەتی سلێمانی بووم 5 ساڵ و نیو ئەوێش بەڕاستی شوێنی خزمەت بوو شوێنی خزمەتی مناڵان و بە ساڵاتوان و پەککەوتە و خاوەن تێدارچی تایبەت و هەوڵاتی هەژارەکان و ژنانی هەڕەشە لێکرا و ئەنی دەرفەتێکی زۆر گەورە بوو بەڵە بۆ خزمەتکردن و زۆر ئاسوودە بووم بەڕاستی لەوێت کە ئیشمە کرد سپاس بۆ خوای گەورە سەربەرزانش لێی دەرچوون لە پەرلەمانی کوردستانیش هەر چێژی تایبەتی خۆی هەیە کە ئینسان لەگەڵ خەڵکی خۆیەتی قسەی خەڵکەکات و مشکلەی خەڵکەکاتە یاسا مشکلەی خەڵک بە دوواداچوون بووەکە فشار لە حکومەتەکە چاودێریەکە بۆ ئەوەی وەڵام دەرەوەی خواستی خەڵک بێ یعنی هەردووکی چێژی خۆی هەیە
بەڵام لە هەموو حاڵەتێکابێ ئینسان بزانێ بەڕاستی لەو پۆست و بەرپرسیارەتی بۆ خۆرجیاکردنەوە نیە لە خەڵک ئەسڵەن ئەو لەو پۆستانە هی خەڵکن مڵکی خەڵکن بە ئەمانە دەیاتە دەست کەسێک بەگرێ بەس بۆ 4 ساڵ بۆ 5 ساڵ مەسەلەن کەسێک وەزیرە کەسێک پەرلەمانتارە کەسێک بەڕێوەبەری گشتیە ئەبێ بزانێ ئەمانەتی خەڵکی لەگەردنایە تەنها کاتێک لە بەردەم دادگای خوای گەورە سەرباز لێ دەرەچێ کە بە پاکی کارەکەی کردوێت کە بالفعل لەگەڵ سوێندەکەی ڕازگۆ بوو بێت کە بالفعل لەگەڵ خەڵک بوو بێت یعنی بەداخەوە ئێستا زۆرێک لە بەرپرسان کاتێک لەو پۆستێکی علمیە بینەوە تەنانەت هێندێک ئەکادیمی هێندێک لەو پۆستی ئیداریە بینن هێندێک لەو پۆستی نوێنەرایەتیە بینن لە خۆیان نەگۆڕێن لە خەڵیان لە خەڵک جیاکەنەوە لەگەڵ کەمەکانی هەر ئەمەشە خەڵک ئەم هەموو بێهیوای و بێ ئومیدیە دروست بووە یعنی ئەمە یەکێک لە هۆکە مامۆستا عومەر هەندێک خەڵکن دەڵێن لایەن ئیسلامیەکان هیچیان پێ ناکرێ یاخود پەرلەمانتاران هیچیان پێ ناکرێ پەرلەمانتار چی پێ ئەکرێ بەتایبەت پەرلەمانتاری دەستپاک و داهێنپاک و دوور لە گەندەڵی و کەسێک کە لە خواترس و ئەو بێ هەڵبژێت بچێتە نێو پەرلەمانەوە چی پێ ئەکرێ بۆ خزمەتی خەڵکی ئەوانەی ئەو ڕەخنەیەگرن کە ئێمە چیمان پێکرێت کۆمەڵ چی پێکرێت پەرلەمانتاری ئیسلامی چی پێکرێت دوو جۆر کەسن گروپێکیان ئەوانن سەر بەدەسەڵاتن یانێت خەڵک بێهیوا بکەنەوە وەک چۆن بێهیوا بوون بەرامبەر بەوان هەر خۆیان بمێنەوە لە دەسەڵاتەوە هەر خۆیان زۆرینەی پەرلەمانی بەدەستبێنن و ئیرادەی خەڵکی کوردستان لەژێر دەستی خۆیان بێت بەو جۆرەش یاری پێ بکەن یاری بە قوتی بە ژیانی بە دامەزراوەی ینی مڵک و ماڵی کوردستان بۆ خۆیان بەکاربێنن خەڵکیش لەم دۆخە خراپە بێتەوە کە دوو مانگە موچەی وەرنەگرتووە ئێستا جەناب چۆرە بازار من لێک دوو دوکانیشم پرسیار کرد ینی وێران بوون بەدەست بێ بازاڕیەوە لە ساڵ مثلا 67 خەڵک موچەخۆرە ئەگەر موچەکەی نەیتێ ناتوانێت بێتە بازار کار و کەسابەتی خەڵکی ژەوەستێ جۆرێک لە خەڵک کە ئەوە ئەڵێ ئەوانن کە لە دەسەڵاتن جۆرێکیش بەڕاستی بە هەڵە تێگەیشتن بە نەزانی یعنی دۆخێکیان بۆ دروست بۆ بڵێ کاکە ئێوە لە پەرلەمان هەبن و نەبن وەکو یەک وایە لە ڕاستیاوان نییە لە ڕاستیا پەرلەمان دوو جۆرەکی هەیە ئەرکێکیان بە پەرلەمانتاری زیرەک و زیپەڵ و بەتوانا و شارەزا و ئاگادار و وریا و نەترس و ڕازگۆ لەگەڵ سوێندەکەی ئەکرێ ئەمە ئەگەر پێنج جەندان پەرلەمان دەمان هەبن 15مان هەبن لە پەرلەمان نابەسە بەڵام ئەرکێکی تری پەرلەمان پەیوەندی بە ژمارەوە هەیە ئێمە لە ناو هۆڵی پەرلەمانە پێنج کەس بین زۆر جیاوازە لەگەڵەوەی 20 بین ئۆپۆسیۆن بە شێوەیەکی گشتی 20 بێ زۆر جیاوازە لەگەڵەوەی 50 بێت خەڵک بچێ بەشداری هەڵبژاردن کە دەنگ بدە و واز ئەو بایکۆتە ڕێژەی پێشوو لەو بایکۆتە کەم بێتەوە ئەم جارەیەکی توپارتی زۆرینیان نابێت بەلای کەمەوە ناتوانن بە ناوی شەرعێتی خەڵکی کوردستان و بە ناوی زۆرینەوە حکوم بکەن خەڵک ناچێت بۆ دەنگدان بەشداری ناکە ئۆپۆسیۆن ژمارەی کەمە بێتەوە ئەوان بەڕاستی ئەم ستەمکاریەی ناویان ناوە حکومەتداری بە ناوی زۆرینەوە ئیکەن ئەوسا ئەم زۆرینیان لەدەست نامێنێت پاشان نەخێر ئێمە لە ناو پەرلەمانە ژمارەشمان تەنها 7 بوو فراکسیۆنی کۆمەڵ ڕێگەمان لە یاسای زۆر خراپ کرد تێپەڕێ و دەنگی خەڵک بوون بەڕاستی لە ناو خەڵکە لە ناو پەرلەمانە زۆرتر بوونایە ڕۆڵی باشترێ بە دڵنیاییەوە یعنی تۆ ئەگەر بۆ نمونە یاداشتی بۆ نمونە پێشکەشکردنی یاسای پێویستت بە دەواژۆڕەیە تۆ بێت دەواژەکە دەبێت جاتوان پێشکەشیگەی بۆ نمونە پرساندن پێویستت بە 21 گواژۆیە بێ 21 گواژۆکەت هەبێت اینجا توانی بۆ نمونە وەزیرێک گەندەڵیە کە خراپەکاریەکە ئەدای خۆی جەبەجێ ناکاتەوە توێ متوانێت لێ وەرگیتەوە ئەبێ 50 زایدەن یەکت هەبێت یعنی حکوومەتەکە دەوێت مەسەلەن ئیقالە پێ بکەیت حکوومەتێکی خراپە تۆ بێت لە بناو پەرلەمانە زۆرینە بتوانی دروستکەی ئێستا یەکێتی و پارتی زۆرینە بەدەست خۆیان بوو لەبەرەوە چۆنیان ئەویست ئاوا یاریان بە بەرژەوەندی خەڵکی کوردستانە کرد و لە مەسلحەتی خۆیانە سەرۆت و سامانی ئەم میلەتیان بۆ خۆیان بەکارێنن ماوەسا عومەر خەڵکە ناڕازیەکە زۆرینەی خەڵکە ناڕازیەکە کە ئەوەی ئەو ڕۆژانەی باسی کرد دەنگ نادە ناچنە هەڵبژاردنەوە ڕاستی دەنگدانە بەشداری ناکەن پێ دوایە ئەمە کاریگەری خراپی ئەبێ لەسەر ئەوەی کە ئەو یاسانە بە ئارۆزی ئەوان تێپەڕێت یعنی لە بەرژەوەندی دەسەڵاتە لە بەرژەوەندی حیزبەکان دەسەڵاتەکە خەڵک نەچێت بۆ دەنگدان بەتایبەت دەنگە ناڕازیەکە من وای ئەبینم کە ئەم 6 ساڵی ڕابردوو خەڵک ئەزمموی وەرگرتووە لەوەی کە بایکۆت هیچ شتێک نادوارێت خەڵک بایکۆتی کرد لە 150 60 نەچوو بۆ دەنگدان بەڵام ئەوان هەر حکوومەتەکەی خۆیان بەردەوام بوون پەرلەمانەکەیان هەر بە ناوی خەڵکی کوردستانەوە یعنی ئەگەر ئەو بۆ نمونە لە سا هەفتا کە بایکۆتیان کرد یا لە سا 60 گریمان لە سا 10 و 15 و 20 هەر ناچێت لە هیچ دۆخێکە ناچێت بۆ هەڵبژاردن لە سا 30 ڕێژەی پێشوو بایکۆت بشکێنن نەخشەی سیاسی لە هەرێمی کوردستانە ئەگۆڕێت لە 100% ئەگۆڕێت تۆ با خەڵک ئێمە بکاتە زۆرینە بزانە هیچمان پێکرێ هیچمان پێ ناکرێت
بەڵام هەتا ئێستاشی لەگەڵ بێت کە پێنج قولی پەرلەمان ڕۆشتووە زۆرینەی پەرلەمانی نەکەوتۆ دەدەست ئەو لایەنانەی کە خێر و خۆشیان بۆ وڵاتەوە لە دەزە و دوو حیزبا بۆ زۆرینەی پەرلەمانی وانیش بۆ زۆریان بەکارهێناوە کە خەڵک دەزانن چۆن. مامۆستا عومەر لە کۆتایی بەرنامەکە داین شتێکت ماوە شتێکی دیکە باسکەیان شتێک کە خۆت پێت خۆش بێت. لە ڕاستیا هەڵبژاردننی هەڵبژێت تازە بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارانەی جەناب بوو بەتابەت لە سەرەتای بەرنامەکەەوە طبعاً ئێمە بەرەو هەڵبژاردن ناچین ئەگەر لە وڵاتێکا بین ئەو کارەبا 24 ساعات بێ شقام و ڕێگاوبانی باشیە بێ موچەی خەڵکمانگانە ڕێک پێک بدرێ گەنجەکان کاتێ ئێسنە پرۆسیاوە سەرگیری و هاوکاری بکەن کاتێ لە زانکۆن پشتگیری داراییان هەبێ یا قەرزیان پێ بدرێ هەلی کار هەبێ دامەزراندن هەبێ و مەسەلەن پارک و ژینگەی پارک و کاوێن هەبێ شوێنی وەرچی باشمان هەبێ خەڵک نەچێ بۆ دەنگدان لە کاتی هەڵبژاردنەکانە ئاسایی چکاڵێ من بە وەزع ڕازیم و تا بەردەوام بێ ئەو باردۆخی هەیە بچم و نەچم وەکو یەکوایە و هیچ کێشەم نییە بەڵام لە هەرێمی کوردستانە هیچ بوارێکی ژیانیە دەستی بۆ بەری وێران نەبێ بۆ گەری نەکرد بێ لەگەڵ ڕێزمە ئایا ئەکرێت خەڵک بڵێ وڵا هەڵبژاردن پەیوەندی بە منەوە نییە و ناچم 6 ساڵی ڕابردوو نەچوو بەڵام پەرلەمان هەر بە ناوی خەڵکەوە بە ناوی ئەوانەشەوە بایکۆتیان کرد هەر حکمڕانیان کرد و هەر زۆرینەی پەرلەمانیان لابوو و هەر یاسایان دەرکرد بۆ جۆرەی خۆیان ئەیانویست و نەوتیان هەر بۆ جۆرە فرۆشت و بۆ جۆرە داهاتی ناوخۆ هەر بە نادیاری مایەوە ئەبێت خەڵک بەشداری بکە بە تایبەت بەڕاستی قەزاکانی هەڵەبجەی تازە سەی سایەق پێنجوێن دەربەنی خان تەنانەت کەلار قەڵات زێر ڕانیە چەند چەماڵ تەکی ئەمانە هەمووی مەحرومن لە سەرەتاییترین شتی ژیان ئەگەر گریمان یەکێتی و پارتی لا سەرمایه‌دارەکانی زیک داوان هێندێک شتیان لە سلێمانی هەولێر و دووهەت کرد بێت ئەمە لە قەزاکان وێرانن لەبەرز بێکاریەوە بەدەست ژینگەی خراپەوە بەدەست پیس و پۆخڵیەوە بەدەست شەقامی خراپەوە بەدەست نەبوونی پارکەوە بەدەست نەبوونی ئاو و کارەباوە بەدەست خراپی بژێویەوە بەدەست هەموو کێشەکانەوە یعنی ئەو کێشانەی لە ناو شاری سلێمانی هەن لە قەزاکان هەنوو بە زیاتریشەوە ئێمە دەرفەتێکمان لە پێشە خەڵکی کوردستان دەرفەتێکی لە پێشە ئەم شێوازە حکومڕانی ڕاگرێت کۆتایی پێبێنێ لاپڕەیەکی تازە لە بەڕێوەبردننی لە ئیدارەدان لە حکومەتداری لە هەرێمی کوردستانە بکەینەوە کە حکوومەت سەروەت و سامانی مادی بۆ خەڵکی کوردستان بێت کوردستان خاوەنی دامەزراوی یاسایی و نیشتیمانی بێت خاوەنی چەکی نیشتیمانی بێ نەوەکو چەکی حیزب هەلی کار و دامەزراندن بۆ هەموو کەس بێ نەوەکو تەنها بۆ ئەندامانی حیزبەکانی دەسەڵات و مناڵەکانیان ژیانی باش بۆ مناڵی خەڵک بێ نەوەکو تەنها بۆ مناڵی خێزانە حکومڕانەکان قوتابخانە و خوێندنگەیشیا و شایستەمان هەبێ و بۆی هەموومان دڵمان بۆ وڵاتەکەمان خۆش بێت ئەم نقطەیە زۆر گرنگە ڕزگاربوونی هەرێمی کوردستان لە بێهیوایی خەڵکی کوردستان لە بێهیوایی کە بەشێکی زۆر خەڵک بۆی ئەوە سەرهەڵەگرێت دەرفەتێک هەیە بۆ ئەوەی ئەم بێهیوایە بگۆڕین بیستی دەرفەتی گۆڕینی ئەم بێهیوایەیە بەڵێزان خۆشەویستانمان بەم شێوازاتینە کۆتایی ئەم دیدارە تایبەتە لەگەڵ مامۆستا عومەر گوڵپی تا کەسایەتێکی دیکە ئینشاڵڵا لە خزمەت ئێوەی ئارزوو خۆشەویست دەبین هیوای سوودبینین بۆ هەموو لایەکان تا بەرنامێکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ